بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بابەتی فتوحاتی ئیسلامی و میکانیزمی گەیشتنی ئیسلام بە کوردستان ماوەیە کە بۆتە مشتومڕی ناو توێژی ڕۆشنبیران و مامۆستایانی زانکۆ و هەروەها ئەوانەی لە بواری مێژوودا ئیش دەکەن. فتوحاتی ئیسلامی هەروەکو چۆن هەرێمی کوردستانی گرتوتەوە یاخود ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی گرتوتەوە بە هەمان شێوە لە ڕابردوودا ناوچەکانی دەوروبەریش هەر لە باکووری ئەفریقاوە هەتاوەکو سین بە شێوەیەکی گشتی ئایا لە ڕێگەی فتوحات و بەکارهێنانی هێزەوە بێت یاخود لە ڕێگەی گەیشتنی ئیسلام بەو ناوچانە لە ڕێگەی کاروانە بازرگانەکان و هەروەها ناردنی بانخوازەکانە بۆ ئەو ناوچانە. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا ئەم بابەتە بۆ کورد چ گرنگێکی هەیە؟ ئەگەر کورد بە زۆری شمشێر مسلمان بوو بێت یاخود بە ڕێگەی ئاشتی و بە گوڵبارانکردن پێشوازی لە سوپای ئیسلام کرد بێت، ئەمە چ کاریگەریەکی هەیە بۆ کورد و کوردستان؟ ئایا ئەو مناقەشە و جەدەلانەی کە ئەکرێن ئەڕژێتە کوێی ئەو ڕەهەندە ڕۆشنبیری و ڕەهەندە مێژوویانەی کە لە ناو مێژووی ئێمە لە ڕابردوودا ئیشی کردووە و هەروەها قسە لەسەر گرنگی و پرۆسەی فتوحاتی ئیسلامی بکرێت؟ ئەگەر کورد بە زەبری شمشێر مسلمان بوو بێت چه خزمەتێک بە پرۆسە یا بە فکری سیکۆلاریزم یا ئەلمانیە دەکات لە هەرێمی کوردستان بە پێچەوانەشەوە ئەگەر بە ڕێگەی ئاشتی مسلمان بوو بێ چه خزمەتێک بە پرۆسەی ئایدۆلۆژیا و فکری سیاسی ئیسلامیەکان دەکات؟ ئایا ئەگەر ئەم پرۆسەی بە ئیسلامکردنی کورد یاخود ئیسلامبوونی کورد بە دیوێکی دیکەدا شێوەیەکی ڕاستە و خۆی وەرگرت بێ لەلایەن کوردەکانەوە کاریگەری چییە؟ ئایا کاریگەری ئایدۆلۆژی و فکریەکان تا چەند تارمایان بەسەر جیاکاری نێوان ئەم مناقەشە و جەدەلانەوە هەیە؟ ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژووی ئەم جارەمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کامەران بابانزادە شارەزا لە مێژووی ئیسلام و کورد، دکتۆر شوان عوسمان خاوەنی نووسەری کتێبی پرۆسەی بە ئیسلامکردنی کورد بەخێربێن بۆ ستودیۆی پەیام. دکتۆر شوان ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم، سایکۆلۆژیای ئەو پرسیارە چییە یا سایکۆلۆژیای بایەخپێدانی کورد بۆ پرۆسەی مسلمانبوونیە ئەوەی کە ئێوە لە ماستەرنامەکەتانە ناونیشانتی بە ئیسلامبوونی کورد لە فتوحاتی ئیسلامیدا، سایکۆلۆژیای ئەم پرسیارە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ نووسینی کتێبە یاخود کارکردن لەسەر ئەو بابەتە ڕوویەکی ترەوە سایکۆلۆژی ئەم پرسیارە پەیوەست بەوەی پەیوەستە بە خۆمەوە، پەیوەستە بە کاریگەریەکی گەورە تەحولێکی گەورە لە مێژووی کورد و لە مێژووی ناوچەکە بە دەرکەوتنی ئاینی ئیسلام و مەهاتنی مەدی ئیسلام بۆ ناوخاکی کوردستان یاخود بۆ خاکی کە ئێستا پێ دەڵێن کوردستان و دەڤەرەکانی کوردنشینی کۆن. ئەمە تەحولێکی گەورە و گۆڕانکاریی یەکجار گەورە بوو و لەسەر ئاستی زانکۆکان و لەسەر ئاستی تایبەتمەندی ئەکادمی بەو شێوە وردە لەسەری نەنووسرا بوو. ڕەنگە مەدافعی ئەساسی من بوێ کە بەشێک لە مێژووی خۆم و بەشێک لە ئاینی خۆم لە قۆناغێکی دیاریکراوی مێژوودا تەحولێکی گەورە و وەچەرخانێکی گەورە بۆ لە مێژوودا کاری لەسەر بکرێ و بنووسرێتەوە. ئەمە بە ڕووە تایبەتمەندی و شخصیەکەیەوە کە پەیوەست بێ بە منەوە. ئەمەیان لایەکێنە ئەوەی کە پەیوەستە بە سایکۆلۆژی ئەم پرسیارە ئەگەوەی من تێگەیشت بم لە پرسیارەکەی تۆ کارکردن لەسەرەوە یاخود وورژاندنی ئەم بابەتە لە چیەوەیە، ئەگە من تێگەیشتم وایەوە نێ مامۆستارم لەسەر ئەوەیە ناکرێتن مەسەلەن تۆ لە قۆناغێکی دیاریکراوە بگوازرێەوە یاخود کۆمەلگاکەت بگوازرێتەوە قۆناغێکی تر کاری لەسەر نەکرێت نەوەژاندرێت پرسیاری لا دروست نەبێتن چکە پێشتر ئاینێکی تر بووە، دەسەڵاتێکی تر بووە، کولتورێکی تر بووە، تەحولی سەرتاپای پێ دەکرێت بۆ ئاینێکی تر بۆ دەسەڵاتێکی تر بۆ ئیدارەیەکی تر بۆ کۆمەڵێکشتی تر کە ئەم فترەیە فترەیەکی گرنگە زۆر لە مێژووی ملەتەکەمان و بەگشتی و لە مێژووی ئاینی ئیسلامیش بە شێوەیەکی ورد. بەڵام هەست ناکە یعنی هەروەکو لە پێشەکەکە شاهێمان بۆ کرد پێ دوان نییە یعنی ئەمەی ئەوەندەی لە لای کورد بایەخی پێئدرێ و ئەکرێتە جەدەل و ئەکرێتە باس و خواسینێ و مەحفەلە گشتیەکان بە تایبەتی لە ناو توێژی ڕۆشنبیرانە و ئەوەی کە کراوە بە جۆرێک لە ململانە لە نێوان دوو بەرەی جیاوازە لە ناو نەتەوەکانی تراوە لە بوقعەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان بەو شێوەیە نیە. ئەمە شتێکی نازانم ڕەنگە ئەمە زیاد لە پێویست باز لە مۆزوع ئەکرابێتن مەسەلەی بە مسلمان بێت و یاخودە پرۆسەیە لەنێو هەموو ملەتانی ترین بە خودی عەرەبیشەوە ئەم قۆناغە گوزەراوە و لەسەری نووسراوە تێپەڕێەوە. ئەمە
شتێک نییە کە مەسەرەن هەروەکو لە مقدمی بەرنامەکە تاسی باس لێەوە کرد چەند کاریگەری لەسەر پرۆسی ئالمانیەکە یاخود ئیسلامیەکەیە ئەمە پێم وایە شتێکە تێپەڕیە بەسەر چووە هیچ کاریگەریی لەسەر ئەمڕۆ نییە کە ئەم شێوە بە چ شێوازێک بوو بێ یاخود بە چ شێوازێک نەبوو بێ ئەمە شتێکە تێپەڕیوە مەرحەلەیەکی مێژوویە قۆناغێکە تێپەڕیوە بەڵام تەسیراتی ئەو قۆناغا کاریگەریەکانی ئەم قۆناغە چۆنەوە چۆن بووە و ئایا تاسیراتی ماوە و کاریگەریەکانی چی بووە چ لەسەر شارستانێتی کورد چ لەسەر شارستانێتی ئیسلام چ کاریگەریەتی کورد لە شارستانێتی ئیسلام ئەمە شتێکە پێویستە قسە زیاتر لەمە بکرێ نەک لە خودی پرۆسەکە کاتی ئاینی ئیسلامیش پەیدا دەبێ لە نێو خودی بنەماڵەی پێغەمبەری خوددا دووردی خوای لێبێ دژایەتی دەکرێتن و چەکی دشەر دەگیرێ و دەربە دەردەکرێتن و بنەماڵەکەی ئازاری زۆر دەدرێ و لە نێو خودی عشیرەتەکەی خۆشی و لە نێو خودی قەومەکەی خۆشی و لە نێو خودی شارەکەی خۆشی شەڕی لەگەڵ دەکرێت سوکاتی بەخۆی بە هاوڵەکانی دەکرێت ئەمە شتێکە تێپەڕیوە ینی ئەو جەدەلە و مناقەشەی زۆر پێم وایە بەو شێوەیەش نییە کە ئەوەندە تاسیراتی نەگەتیڤی هەبێ لەسەر مشتەما ئەمە شتێکە بتەوێنێتەوەی ئەم پرۆسەیە ڕووی داوە جا بە چ ڕوویەکەەوە ڕەگەل دوای پرسیارەکانی تر قسەی سر بەڵێ مامۆستا کامەران یعنی پێویست بەو ئەکا ئێمە ئێستا قسە لەسەر وشەی فەتح یا فتوحات بکەین لە نێوان دووکەوانە ئەگە بمانەوە جیای بکەینەوە لە وشەی داگیرکردن یاخود ئەو قۆناغە تێپەڕی و ئەبێ ئێمە ئێستا قسەی تازە لەسەر ئەو پرۆسەیە بکەین لە ناو وەکوڵێ تونێل و پێچاو پێچەکانی مێژوودا ئێمە ئێستا کاتی ئەوەیە جیاوازی نێوان ئەمە بکەین ئایا بە شێوەیەکی گشتی ئەوەی پێوتێ شەقامی ڕۆشنبیری یا ناو مەحفەلە گشتیەکان پێویستیان بە وروژانی ئەم پرسیارە هەیە ستەکانت خۆش بێ بنای خۆی گەورە میرەبان خۆی ئەمە کاتی خۆی لە هەشتایەکان و پێش هەشتایەکان بەشێک لە نووسەرانی عەرەب بە تایبەتی ئەوانەی لژنەی عادەی کتابەتە تاریخ دووبارە نووسینەوەی تاریخ ئەو بابەتە لەوێدا وروژێنرا ئایا فەتح یان تەحریر بۆ هاتنی ئیسلام بۆ ئەم ناوچانە ئەمانەی عەرەبن مستەلحێکیان بۆ دانابوون ئەوانەی کە عەرەب نین مستەلحێک تریان بۆ دانابوون یان هەندێک لەو بارەیەوە ئەم زۆرە تەقسیم بەندیە وشەی فەتح زێتر لە فتوح البلدانی بەرازیری و هەندێک لە سەرچاوە قەدیمەکانەوە هاتووە کە بەو ناوەی هاتووە زێتر ئەمە گوازراوەتەوە وەزارێک کەش ئەمە بە زمانی کوردی کە تەرجەمە کراوە یا تەرجەمە نەکراوە زارێک کەمە شڕۆڤ نەکراوەتەوە ئایا کەلیمەکە پڕ بە پێستی خۆیەتی یان کەلیمەی تری بەدیلدا بنرن لەو مۆزوعانەوە بۆیە ئەمە فەتح تەحریرە المهم ئێمە هێزێکمانەیە کە پێی دەوترێت هێزی فاتیحە مسڵمانەکان هاتوون لە مەکە و مەدینەوە لە ناوچەکانی جزیرەی عەرەبی دواتر بۆ باکووری ئەفریقیا و تا ئەندەلوس ڕۆیشتووە لە ڕۆژهەڵاتەوە بە کوردستانەوە تاوەکو بیلات ماوەڕا ئەنەهر و سەیحۆن و جەیحۆن و سەمەرقەند و بوخارا و بەرە وڵاتی سند ڕۆیشتووە و بەشێکیش لە فتوحات لە ڕێگەی بازرگانە و لە سەرەتاوە ئاماژەت بۆ کرد وەکو بە ناوەڕاستی ئەفریقیا وەکو با بڵێن ناوچەکانی ئەندەلوسیا و جنوبی ئاسیا بەم بە ڕێگەی بازرگانەکانەوە ڕۆیشتوون بەڵام بەگشتی ئەمە بۆ تەزارەوەیەکی تاریخی و ڕابردوو پێم وایە ئەمە لەو ڕوانگەیەوە جەدەل هەڵ ناگرێ هەڵی ناگرێ بەڵام ببوورەگە زۆر لە سەی نەوەسین ئەی پێ دوانیە بەشێکی ئەمە ئیلهامی لە قورئانە وەرگۆ کە سوورەتەیە بە ناوی فەتحەوە بەڵێ ینی پێ دوانیە بەشێکی لەوە سەرچاوی گرتووە زین سورە دووبارە ئەمەش نووسانی ڕابردوو کە وشەی فەتحێ بەکارهێناوە گەڕاونەتەوە بۆ مستەلەح قورئانیەکە ئەمەیان ڕاستەوە خۆ بۆ هاتووە و بەتەکید ینی تۆ حسابی ئەوە بکە مەسەڵەن تۆ دامی هەمیشتی ئیسلام و پەیامەکەی کە دەڕۆتە ناوچەیەک بەو ئەندازەیەوە دەچێت کە فەتحی دڵەکان دەکاتەوە و خەڵک بەرەو دینێکی تری ڕاست و دروست ئاشنا دەکا ئەمە ئەوانەی کە وشەی فەتح و فەتحیان بەکارهێناوە مؤرخە مسلمانەکان بوون بەکاریان هێناوە لەوانەیە ئەگەر بێت و مؤرخێکی مسلمان قسەی لە فەتح کرد بێ لە سەرەتاوە پێش مؤرخە مسلمانەکان دەگونجێ مستەلحێکی تریان بۆ بەکارهێنابێ بەڵام وەکو پێم گوتی ئەم مستەلحە هەڵقوڵاوی ناو کللتوری مؤرخە ئیسلامیەکانە ئەم زاراوان هێناوە کە بۆ خۆت مؤرخەکە مسلمانە دیندارە و ئەمە بە سەرکەوتن تێدەگا هاوڕایە لەگەڵ پەیامەکەی ئەو و بەشێکە لە هەڵگری پەیامی ئیسلامەتی بە تێکرد مستەلحاتێک تۆ لە نووسینێکە توێژینەوەیەکدی تۆم خوێندوتەوە بازەوە ئەەکەی کە بازە نووسینەوەی مێژووەکەی بە فاکتی سیاسی و ئایدۆلۆژی پێدوان نییە ئەمەش ئەگەر ئێمە بۆ هەم بۆ ئیسلام هەم بۆ ئەوانەی لە دەرەوەی ئیسلامن ڕاست بێکە قسە لەسەرەوەکرێ هەندێ بە داگیرکردن هەندێ بە فەتح ناویە بەیان ئایا ئەمەش دیسان پاشخان و تارمایە ئایدۆلۆژی و سیاسیەکە بەسەریا زاڵ نییە ئستا بکە مەسەن حربی سەلیبی حربی خاچپەرستان کە تۆ تعریفێکە لێ ناوە بەس مەرز نەلەکەن مؤرخە مەسیحی ئەوروپیەکان ئەو تعریفانەی بۆ هاتبێ و دەوافعانە هاتبێ و کەلیمانە دووبارە ناوی ناو جەنگی مقدس ئیسلامی لێ جەنگی مقدس لە لای تۆ حربی سەلیبی و کۆمەڵێک زاراوە مستەلحاتی بۆ
بۆ بەکار هێنراوە کە زیاتر نێگەتیڤە بەنسبەت عالەمی ئێمەوە بەتاکید مؤرخێکی مسلمان و دیندار کە فتحی ئەم ناوچانە کراوە بە مستەلەحێک بۆکو بابرێن شەڕی مقدسەکەی ئەوروپیەکانە بەرامبەر بە حەربی سەلیبی ئەمە حالەتێکی نۆرماڵە یعنی تۆ حسابی ئەوە بکە ئەمە حالەتێکی تەبیعیە لە هەموو شەڕەکاندا هاوڕایت ئەم تەرەفە هاوڕای ئەم سوپایە کە لەگەڵی هاو ئایدۆلۆژیە هاو ئیمانە هاو دیندارە بەتاکید مستەلەحاتێک هەڵدەبژێردرێت کە ئەم مستەلەحاتە لە وشەی فتحی ئێمەوە نزیک بە مؤرخی ئیسلامیەکان لە وشەی شەڕە مقدسەکەی حەربە سەلیبیەکانی ئەوروپیەکان و نزیک بێ ئەمە حالەتێکی تەبیعی و نۆرماڵە لە نووسینەوەی تاریخا و تەجاوزکردنی ئەمە جارێککە تاریخ داڕێژیەوە بەدەر لەم دەوافیعە بەدەر لەم پاڵنەرە بەدەر لەم هەوسۆزیە پێمە پرۆسەیەکی زۆر وردە و زۆریشی دەوێ ئەمە نابێبینەوە بەس ئەو کللیمێ سەبارەت بەو جەدەلی کە لە سەرەتاوە ڕوژاندت بەتاکید یعنی ئێمە بەگشتی تۆ حسابی کەمە تەنها ئێمە نین زۆرجار شەڕی تاریخ دەکەین لەوانە لەو نەتەوەکانی تری جوابێنی شەڕ چۆن وای لە دەکەی لە تاریخا نەبێ بە داینەمۆی سیراعی فکری و سیاسی و کۆمەڵایەتی بۆ ئێستا واتە ئەمە وەکو حرەسێکی تاریخی مامەڵەی لەگەڵ بکرێ نەک وەک حرەسێکی بەردەوامی کە ئێستا دەبینین هەمان ژیرۆدەین بە شەڕی سونە و شیعەوە کە دەبینین بەشێکی زۆری باگراوندەکان هەڵقۆڵاوی معرەکەیەکی مێژووی ئێستا نوێ دەکرێتەوە. بەڵێ دکتۆر شوان تا چەند وەکو پێشتیش بە مامەسامود تا چەند فاکتی سیاسی و ئایدۆلۆژی کاریگەریان هەیە لە وروژاندنی ئەم بابەتە و قسەکردن لەسەر ئەم مەوزوعە لە نێوان دوو ڕوئیا دوو دنیابینی و دوو بیرکردنەوەی جیاوازە پێم وایە ئەوەی پێیوەستە بە مجتەمەعی کوردی بەدراسە و بە توێژینەوەی مێژووی کورد ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە مەسەلەی تا ڕادەیەکی زۆر مەسەلەی ئایدۆلۆژیا و تایبەتمەندی ئایدۆلۆژیا و سیاسی لێ دوورە تا ڕادەیەکی زۆر نارم کۆپیە بەڵام لێ دوورە لەبەر چەند هۆیەک یەک لەوانە ئێمە مێژووی خۆمان نەنووسیوەتەوە بەشێکی زۆری ئەو تایبەتمەندی مێژوویانەی ئەو قۆناغە مێژوویانێکی ئێمە خۆمان هەمانە نەمانووسیوەتەوە لەمەوەی 20 ساڵی ڕابردووە الحەمدولillah کۆمەڵێک بوار هاتوتە پێش کۆمەڵێک زانکۆ کۆمەڵێک بەش هاتوتە پێش کە وردە کار لەسەرەوە دەکەی مێژوەکان بنووسرێنەوە بەشێکی زۆریشی لە بەسەر تایبەتمەندی ئەکادیمیەکە دەنووسرێتەوە ئەمە لایەک ئەمە کاری ئەوەی زۆر خود ڕەنگە کەم ملت ڕاستێن بۆ خۆمان مێژوی خۆمان نەنووسێتەوە و تاسیریی سلبی زۆر گەورەی لەسەرمانەیە بەڵام بە دیوەکەی تردا بەشی زۆری نووسینەوەی مێژوی خۆمان ئەو کەسانن یاخود لە بواری ناوەندە ئەکادیمیەکان نووسراوەتەوە ئەمەش تا ڕادەیەکی زۆر پەیوەستبوونی سیاسی و پەیوەستبوونی ئایدۆلۆژی لە خۆوە دەردەکاتن ناڵێم ئینسان باگراوندی فکری سەقافی کولتوری ئایدۆلۆژی بەدەر ناکەوێت بەڵام کۆمەڵی زوابەتی ئەکادیمی هەیە ئەو ڕەخنانەی ئەگیرێ بۆ مێسێمە لە نێوان دوو کەوەنا بێنین بۆ نە پرۆسەی بڵین بە ئیسلامکردنی کورد یا پرۆسەی مسلمانبوون یا ئیسلامبوونی کورد هەر بۆ خۆی بە ئیسلامکردنی کورد هەست ناکەی پاشخانێکی فکری زۆرە ملەیی لە پشتەوەیە کە زۆر جار هەندێک ئایدۆلۆژیا بیرۆچوون ئاڕاستەیکا یاخود ئەگەر بڵین پرۆسەی مسلمانبوونی کورد بەخوایی شتی خۆی یعنی هەز ناکەی ئەمەش دابەشکاری ئایدۆلۆژیەکە لە پشتی وەستا باش ئارەمجان تۆ پرۆسەی پەروەردە و فێربوونیان فێرکردنە وڵایتر ئەوش جیاواز بەکارێنە لە ناوەندە گشتی پرۆسەی پەروەردە و فێرکردن شتێک فێرکردنە چێ فێری دەکا ئەو کەسێکە علمێکی پێیە فێری ئەویتری دەکە کە لای نییە تۆ مسلمان هاتووە زمانێکی جیاوازە کۆمەڵک مەبادئ و مەفاهیمی جیاوازە قورئانێکی جیاوازە لە کتێبە پیرۆزەکانی تری ئاینەکە چ مجتەمەعی کوردی مسلمان بووبێ یاخود عەفوەن مەسیحی بووبێ یاخود زەردەشتی بووبێ چکە زیاتر لەو دوو ئاینە خۆی بینیوەتەوە نامۆ بوونە بە زمانی عەرەبیان نەزانوە ینی کەمترین بەرکەوتن لە نێوان مجتەمەعی عەرەبی مجتەمەعی کوردیدا هەبووە ینی تۆ سەیری قورئانیش کە مەسەڵەن باکە باسی گەشتەکە ینی کەمترین بەرکەوتنی مجتەمەعی عەرەبی لەگەڵ مجتەمەعی شەرقی جەزیرەی عەرەبی و باکووری جەزیرەی عەرەبی بووە ینی هیچ مەجالێک هەڵ ناگرێت ئەمە لایەکیان لای دووەمیان بتەوێت نەتەوێت ینی پرۆسەیەکە چۆن لە ناو عەرەبدا لە مەکەوە کاتێکەوە دەست پێ دەکا دواتر شەڕەکانی جەزیرەی عەرەبی دەست پێ دەکا دواتر پرۆسی هەڵگەڕانەوە دەست پێ دەکاتن لە ئاینی ئیسلام لە مشتەم بکە بە حروبی ڕەد ناسراوە یاخود حروبی مانع الزەکات ناسراوە یعنی شتێکە بتەوێت نەتەوێت هێزی تێدا بەکار هاتووە بەڵام هێزێک لێرە هێز بووە لێرە سۆڵح بووە لەوێتر بە شێوازێکی تر بووە یعنی بەڕای جەنابوو ئەگەر لە هەردوو لادا قسەک پەیامەکەی قسەکەی خۆم بگەێنم لە هەردوو لادا یەکەمیان فێرکردن بەوەی کە تۆش یەکەمیان شارەزای و دینە نیە مەفهومی تێدا نیە زمان نازانێ مکەوناتی نازانێ معلوماتی نییە دەبێت فێر بیتن ئەمە لایەکیان دەبێت تۆ بە موسڵمانی بکەیت لایەنی دووەمیشیان
پرۆسەکە پرۆسیسێکی سەربازیە مبەشیری نییە تەبشیری نەبووە بەڵام هەستەکەی ئەمە شتێک نییە لەمان ڕەچاوی لەنجی بێ بۆ ئاینی ئیسلام و لەنجی بێ بۆ شارستانێتی ئیسلامەوە ئەمە شتێکە واقعە لە دەقی قورئانی دکتۆر لەمان ڕەچاوی ئەو سێ بژاردەیە کراو کەوتێ بە ئیسلامکردن یعنی لە نێوان بژاردەی موسڵمان بوون یا جزیەدان یا شەڕکردن بەڕای ئێوە یعنی ڕەچاوی ئەوە کراوە کە تاوەکو ئەو گومانە بڕەوێتەوە کە ئەڵێ بە ئیسلامکردن دوورە لە بڕیاری پێشوەختی سیاسی و ئایدۆلۆژی زانی چۆنە کاکە ئەنی کە هاتووە دووشت هەیە تۆ مامەڵی ئەو هێزە زۆر جار مەسەن کوردستان دابەژوو بەسە دوو ئیمپراتۆرێدا ساسانی تەبووە بێزەنتی تەبووە بێزەنتی لە دوای شەڕی تکریتدا لە دوای شەڕی تکریت ئیمپراتۆریەتی بێزەنتی دەکشێتەوە نامێنێ لە خاچی کوردستان دەڕوا ئەنی تۆ وەرە هەموو شەڕەکانی تر لە مووسڵ لە نووسەیبین لە دیاربەکر لە ئامەد لە مارمیا فارقین لە هەموو لە شمشاد لە منباج لە ڕقا لە حەسەکە لە سەرکانی ناوچەی نفوزی بێزەنتی بوو ئەوانە هەمووی ناوچەی نفوزی بێزەنتیە بەڵام لە یەک شەڕیشدا جێشی بێزەنتی لەگە کوردان نەبووە مامەڵەکەی پرسیارەکەم لێوەگرە وەڵامەکەم لێوەگرێت زە بڕۆ لای مامۆستا کامەران بۆی پەیامەکەی خۆم گوێن لەگەڵیدان لەولای جێشی ساسانی بووە جێشی ساسانی تاوەکو شەڕی فەتح الفتوح و بەشی ئازربەیجانیش وجودی ماوە مەبەستەکە لێرە لە چییە مەسەلەن ئەو سێ بژاردەیە لەگەڵ چێ دەکرێتن ئایا لەگە دەسەڵات کردوێتی یاخود لەگە خەڵکەکە کراوە لەگە خەڵکەکە مەسەلەن با پێت بڵم منتیقی زۆزان و منتیقی ئەوانە لەگەڵ خەڵک کردوێتی هەندێکیان بە سوڵح کراوە هەندێکیان دەواازیان داخستووە تاوەکو شەڕەکە بەردەوام بووە من نامێنە بچمەوە پرۆسیسە ئەو لایەنە بەڵام مەرجیژ نیە لە هەموو حاڵەتەکان ئەو سێ بژاردرەیە درابێتە بەرامبەر بەڵام ماوەسا پێم وابێ قسەت هەیە پرسیار بکەم یا تعلیق تێ لەسەر قسەکەی من هەمیشە گوتومە ئەم زەدەلات چکە ماوەک مەلای خەتش زەدەل بوو یعنی مەلای خەتش ماوەک زەدەل بوو بەڕاستی و بە قەزیە لە هەمان کاتیشدا دەبینین یەزدان شیر نابێتە قەزیە يعني ڕوتی ئیسلامی هێندەی بە مەلای خەتێ قەڵس دەبنێ بە یەزدان شیر نابێتە قەڵز بەرەوەی خەلفێتێکی دینداری و مەلایەتی دامن بەو ئاقارەدا دەڕوە مشری حەمەد سلێمان لە دەربەندی بازیە نابێتە قەزیە بەڵام ئەمە کە لە کاتێک دامەنە هەموو پرۆسەیەکن لێک نزیکن لە واقعدا با بڵێن تاریخی ئێمە ئەگەر تۆ تبینیت کردە من هەتاوەکو مێژوو چوە چارچێوەی لێکۆڵینەوەی ئەکادیمی لە زانکۆ وە چوە چوارچێوەی پرۆسی ئیستشراقی و کوردناسی لە ئەوروپا و لە رووسیا ئەگەر تبینیمان کردبێ سەرەتای نووسینەوەی مێژووی ئێمە کەسانێک نووسیوانەتەوە کە لە ئەسڵدا لە چوارچێوە ئەکادیمیەکانەوە پێ نەگەیشتوون هەر لە حوسێن حوزنی موکریانی هەر لە ساڵح قەفتان و لە ئەمیز دەچوو بەگۆ ئەوانە هەتا ئەم ساڵێنی ڕابردووش پێش ڕاپەڕێنش لە کوردستانی ئێمەدا مامەڵە لەگەڵ مێژوو لەگەڵ قیسەسی مێژوو لەگەڵ ڕووداوی مێژوو کراوە وەکو زۆرێک لە هاندانی شۆڕژێڕی وەکو زۆرێک لە هاندانی تەقدیسی سەرکردە و حرەکاتەکانی ئێمە بۆ هاندان بە ڕوحێکی ئەدەبیانەوە واتە دیڕاستە لەسەر ئەو ئەساسی کە لەکوێ سلبی و لەکوێ ئیجابیە دیڕاستە لەسەر ئەساسی کەمە وەکو مێژوو چی ئیسنتاز و سوودێکی لێوەردەگرین ئەمە حالەتێکی تازەیە لە پرۆسەی نووسینەوەی مێژووی ئێمە پێیا بووە بەڕای جەنابەت هەروەکو خۆشت ئەڵێ ئەمەش دیسان ئەچێتەوە سەربارگاوی بوونە بە فاکتە سیاسی و ئایدۆلۆژیە نارم بە فاکتەری ئایدۆلۆژی بەڵام بە فاکتەری سیاسی مەسەلەن کەڵاسی شێخ محمودی کراوە نەک لەسەر ئەساسی بێن دیڕاستەی شێخ محمودی بکەن خاڵی لاوازوو بەهێزی چۆنە دیڕاستەی شێخ محمودی لەسەر ئەساسی مێژووی شێخ محمودی خوێندراوە کە تۆ سەرکردەیەکی وا عاقڵ و گەورە و ئازا و بەهێزت هەیە تۆش ڕوحێکی کوردایەتی و هاندانە دەرەوە شۆڕژێڕووی پێشمەرگایەتی بۆ دروستکەن لەگەڵ نەتەوەی خۆت بی تۆ مێژوویەکت هەیە شێخ عوبەدوڵڵا وای کرد شێخ سەعید لە سێدارە درا واتە ئەمە جۆرێکە لە هاندانی واقعی شۆڕژێڕی نەک واقعێکی دیڕاستی مامۆستا کامەران یعنی تۆ ئەتەوێ لە وەڵامی ئەم پرسیارە دوور بکەویتەوە لە وردەکاریانەی کە لەگەڵ مامۆستا شوانایمە باسەکەین ئەتەوێ بەدیوە فکریەکەیە ئەندازەیەک ئاماژەی بۆ بکەیت نه من لەو ڕۆنگەیەوە قسە ناکەم لەو ڕۆنگەیە قسە دەکەم کە ئێمە لە ڕابردوودا ئەم کتێبانەی کە خەڵکی ئێمە مێژوویان لەسەر خوێندۆتەوە بەشێکی زۆری لەم سەرچاوانە کە خەڵکی ئێمە لەسەر پێگەیشتووە بەم پاڵنەرەوە مێژووی خوێندۆتەوە نەک بە پاڵنەرێکی ئەکادیمی بێ زەرح و تعدیل بکە ژورد بێتەوە لە ڕووداوەکان بە دیوێکتر مێژوو لە لای ئەو لە نێوان ڕەش و سپی دابەش بووە بۆر و قاوەی تێدا نییە یانیان دەبێت کەسەکە کەسێکی زۆر باش و چاک و شۆڕژێر و پاک و بێ یان دەبێت بە پێچەوانەوە لەو نێوەندەیدا باش بووە بەڵام ئەم هەڵانەشی هەیە مێژووی ئێمە هەتا لە فتوحات جێگە تبینیت کردوێ زۆر بە سەحمە ئەم دەتوانێت ئەم قەنەعەتە بە شەقامی ئێمە دروستکە بە فعلی لە هەندێک شوێنان وەکو مستەلەحاتە تاریخەکە دەڵێ عنوەتەنە لە هەندێک شوێنان سولحەنە لای ئێمە دابەش بووە تۆ بۆم یەکلاکەوە کوردستان یان سولح یان ئاشتیە ئەم ناوەڕاستە کە واقعەکەش وایە زۆر بە زەحمەت قبول دەکرێت ئەم تەقسیم بەندی دەبێت ئێمە تەبیعی کەینەوە واتە مێژوو هەمیشە لە خوێندنەوەی مرۆڤەکان ڕۆژە
ڕۆژانە لە حالەتی ئانی ئێستای ئێمەشدا زۆر بە زەحمەت ئێمە دەتوانین بەڕای جەناب هەموو شتەکانی چاکە و فڵانیش هەموو شتەکانی بەڕای ئێوە ئەو دوو زاراوەیە سڵحان بێ و عینوەتەن بێ یا بڵێن بە ئاشتی بێ یا زەبر و زەنگ بێ یا بە زۆرە ملێ بێ هەروکو مامەسا شوان ئاماژەی پێکرد کاینێکی تازە و پەرتوکێکی تازە و پەیامی پەیامبەرێکی تازە دێتە ئەم ناوچانە بێگومان قبولکردنی جۆرێک لە بەریەککەوتنی تایە و لەوانەیە زۆر جار زۆرە ملەی تایە و زۆر جار لە نێوان ئەو سێ بژاردەیە گرفت و کێشە دروسە بێ کە یەکیان بە ئاسانی بۆ ئەویکەیان جێبەجێ ناکرێت یعنی بەڕای تۆ ئەم دوانش هەردیسان لەو دابشکاریەوە سەرچاوی گرتووە کە ئێمە هەموو قسەی لەسەرەکەین و ئەمانوێ پاشەکشەکە ئەو بلبلانێ فکری کە بۆتە هۆی ئەوەی بەهاڵە تەفسیر بۆ ئەم مێژووە بکرێت بە من ئەلفم تەواو کرد بامماوە کە بەشێک لە وڵامی پرسیارەکەی جەنابەت ئەگەر ئەمە بۆ مێژووی بزاوی سیاسی کورد ڕاست بێ ئێمە بۆ مێژووی بزاوی سیاسی ڕەوتی ئیسلامیش گرفتێکی ترمانەویش ئەوەیە هەتا ئێستا ئێمە لە ناو ڕەوتی ئیسلامی و ڕەوتی دینداری خۆمان لەسەر مینبەری مزگەوتەکانەوە مێژوومان بە تێکەڵ لەگەڵ بانگەوازە خوێندەوەتەوە ینی بە هەمیشە مێژ و ژێڕانەوەکانی بۆتە کەرەستەیەک لە داوای ئیسلامی هەمیشە ئەم حالەتە داعاویە گەڕاوە ئەم خاڵانەی کە هەندانی خەڵکە بەرەو دینداری و هێنانی بەرەو ئیسلام و بەرەو ئیلتیزام ئەمانە باز لێوە کراوە بۆ ئێمە لە تاریخی ئیسلامیش تاریخێکی دیراساتی زۆر بە زەحمەت هاتۆتە سەر مینبەرەکان هاتۆتە سەر ناو قسە و حقایەت و ڕووداوی بانگەواز خوازان ئەمە جارێک ئێمە پێویستیمان بۆیە کە تۆ دی لە ڕوانگەیەکی دیراساتی ئەکادیمیەوە مێژووی ئیسلامی دیراسە دەکەی بە تاکید بەریەکەوتنت بۆ دروست دەبێت لەگەڵ ئاڕاستەیە هەروەکو تۆ نەقدی سەرکردەکانی کورد دەکەی لە ڕابردوودا لەگەڵ حرەکەتە شۆڕژێڕەکە تووشی زۆرێک لە بەریەکەوتن دەبی ئێمە ئێستا لە بەردەم دوو بەریەکەوتندا لە مێژووی سیاسی کوردی ئێمە بەریەکەوتن لەگەڵ بزاوی سیاسی ئێمە کە تۆ ڕەخنە لە سەرکردەکانی خۆت دەگری دەبێت بە قوسێتیان نیشاندەی ئەمە بۆ تاریخی ئیسلامی ڕاستە کەلیمەیەک کە بکەم بۆ چونە لە تاریخی ئیسلام و هات بگوازرا بێتەوە بۆ کورد بۆ معلومات زمینێک کەلیمەیەک کەش پێ بڵێم پێم خۆشە گەروانە بێ کاگتۆر بۆم ڕاست کاتەوە بنسبەت ئەو سێ اختیارەوە کە لە شەڕی قادسیە کە سعدی کوڕی ئەبی وەقاص نوێنەری خۆی دەنێرێ بۆ لای پادشای ساسانی ئەم سێ اختیارە ئەم سێ اختیارە نازانم من چەندی کە سەرچاو مێژوویەکانم خوێندەتەوە هەست دەکەم تیکراری ئەم سێ اختیارە کەمە یعنی ئێمە زۆر جار پێمان وایە لە هەموو معرەکەکان لە هەموو حالەتەکان لە ئەو پەڕی ڕۆژهەڵات بۆ پەڕی ڕۆژ ئاوە لە فتوحاتە ئەمە بنەمایەکی جێگیرە بەڵام حەز ناکەمە پرینسیپێکی قورئانیە دوجار لێم تێبگا پرنسیب نەبێ هەر حالەتێک بێ من ئەوەندی کە خوێندومەتەوە یەک حالەتە لە حالەتە تاریخیەکان یەک سەرکردەیە لە سەرکردەکان بەرامبەر بێشێک لە سوڵتانەکانی نەیاری حەز ناکەم ئەمە تەعمیمێک بێ دەگونجێ لێرە و لەوێ گواستنەوەی هەبێ بەڵام ئەم بەم تەعمیم قسە لەسەر تەرجەمەکردنیە کە وردەکارتر بۆ لەو بابەتانە تعلیقی لەسەر ئەمە قسە لەسەر تەرجەمەکردنیەتی مامۆستا ئێمە ئەگەرمانەوێ و نەمانوێ بۆ نمونە هەموو حرەکەتێکی داعاوی ئێمە دەڵێ کاکە ئیسلام کە ڕۆیشتوو بۆ مەنتیقەکە وای گوتووە ئەمنەوەی خوێندومەتەوە لە یەک مەنتیقە وای گوتووە ئایا دەگونجێت لە هەر شوێنەوە بە میکانیزمێک ئیسلامی پێگەیشت بێ و هەمویان ئەم سێ اختیارە ئەم سێ بژاردەیە دووبارە نەبوو بێتەوە و دەگونجێت لە هەندێک شوێن دووبارە بوو بێتەوە بەڵام من بەم گشتاندنا نایبینەمە ببنەمایەک بێ وەکو ڕێنمایەک درابێ بە سەرکردەکانی فتوحات و لە هەموو شوێنەکان ئەم ژاردەیە خراپێتە بەردەم بەرامبەرەکە بێگومان هەردوو بژاردەکەش هەبووە هەر سێ بژاردەکە هەبووەوە ئەوەش هەبووە کە لە کوردستانە خەڵک بە ئاشتی پێشوازی لە ئاینی پیرۆزی ئیسلام کردبێ و بە جەنگیش بەڵام لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیە گۆڕانکاری منۆکو سلبی ئەم مۆزوع باز ناکەم وەکو حرەسێکی تاریخی دەگونجێت لە شوێنی تردا مخاتەبەکە بژاردەی تر بێ لەوانەیە شەرنیە سلبی بێ بژاردەکە بەڵام ئەم بژاردەیە تەعمیمی بەسەر هەموو فتوحاتدا لەم سەرێ بۆ ئەو سەر و پەیامێک بێ هەموو سەرکردەکان لە غێری ئەمە دەق و نەسی تر نەبوو بێ لە حیوارە نازانم ئەمەیان دکتۆر شوان تا چەند مامەڵەیەکی زانستی لە نێوان دوو کەوانەدا لەگەڵ چەمکی ئەوەی کورد بە ئاشتی موسڵمان بوو بێ یاخود بە جەنگ موسڵمان بوو بێ یعنی تا چەند لە کوردستانە بە شێوەیەکی زانستی مامەڵەی لەگەڵ ئەم دوو چەمکا کراوە مەسەلەکە ئەوە نییە تۆ لەگەڵ ئەم دوو چەمکە مامەڵە کرابێت دراسە لەسەر ئەو فترەیە کراوە یان نەکراوە مەجموعە دراسە کراوە مەجموعە دراسە کراوە لەسەر ئەو لایەنە مەسەلە ئەو سێ بژاردەیە کە پرسیارە لە مامۆستا کرد ئەو سێ بژاردەیە مەرج نییە لە هەموو شەڕەکاندا پیادەکرابێت ئەمە زیاتر گەڕاوەتەوە سەرخودی ئەو فەرماندەیە کە ئەم کاری پێسپێردراوە هەتا لە سەردەمی پێغەمبەری خودداشدا مەسەلەن بڕۆ سەر غەزوەی بەنی مستەڵق ئەو شتە پیادە نەکراوە بڕۆ سەر مەسەلەی کاتی حروبی ڕێدا کاتێک کە دەستنە سەر هۆزی مالک بن نوێرا لە بەرەبەیاندا هەڵمەت دەبەنە سەریان ئەو شتانە پیادە نەکراوە ئەمە ئیجتیهادێکە پێی وتراوە ئەمە بکە مەسەلەن خەلیفا بووبەکر کە بە لەشکرەکەی تیار دەکەوت دێنێرێ دوای حروبی ڕەدە و تەزدیرکردنەوە مەشاکلانێک کە هەبوو لە جەزیرە بۆ دەرەوە بۆ وەزعەکە ئیستیقرارێکی تەواوی بێ مەسەن دەڵێ
ئەو شتانە بکەن مەسەن ئەمەمەکە ئەمەمەکە بەڵامە دوواقعی جیاواز نییە ئەو سێ بژاردەیە بۆ ئەوەیە کە غەیری موسڵمانە بەڵام بژاردەی حروبی ڕێدە بۆنمە بۆ کەسانێک کە پێش غێری مسلمان نییە هەڵەگەڕێنەوە بۆ غێری مسلمان نییە مەسەلەن تۆ بۆ غێرە ئیمان نییە مەسەلە و مجتەمەعی بۆ نمونە ئەهلی کتاب نییە خۆ جزیە بۆ ئەوەیە کە ئەهلی کتاب بێ وانە ئێدیەگە و کەسێک مەسەلەن ئەهلی کتاب نییە مەسەلەن خۆ تۆ هاتوونەتە سەر کوردستان بە شەشی زۆری ئاینی زەردەشتیە ئیشتیهادەکە لەسەرەوەی ئەمە وەکو ئەهلی کتاب مامەڵەیان لەگەڵدا کراوە یان نا ئەگەر بگەڕێیتەوە سەر دەقی قورئانی وەکو ئەهلی کتاب مامەڵەی لەگەڵدا ناکرێت جگە لە سوئات بە شێوەیەکی گشتی تەعمیم کراوە لەگە سابی ئەو مەجووس و نازم ئایا مەجووس وەکو ماگوشش مەبەست لە پیاوی ئاینی زەردەشتیە مەبەست لەوەیە حەدیسێک دەهێنرێتەوە کە عەلی کوڕە ئەبی تاڵب ڕیوایەتی کردووە ئایا و حەدیسە صحیحە ڕاستە ڕاز نییە ئەو ڕیوایەتی کردووە یان نەیکردووە سن و بیم سنة أهل الكتاب عاملهم معاملة أهل الكتاب أما كوملك شد لخو دقري أجر بوكو أهلي كتاب معامليان لقل ذاكرابي كواتو سي بجارديان بيوترابي بلام أما تا استايقلان نبوتو كو أهلي كتاب معاملي لقل ذاكراوا يان نكراوا أما لا يشان كواتو دو بجارد دمينيتو يا مسلمان بون يا شر وانيا ئەتۆ دیارە شەڕە گەورەکانیشی تر بەڵام دوجار مانەوەی ئەو ئاینانە وەک میلاد هەز ناکەی لە هەندێک ناوچا بە تایبەتی ئەو ناوچانی کە ناوچە شاخاویەکان بوون خەڵکێک لەسەر ئاینی زەردەشتی بوون و خەڵکێک بە تایبەتی ئەوانی کە لە ژێر نفوزێکی بەهێزی فارسە ساسانیەکان بوون لە بەرامبەر پێدانی جزیا ماونەتەوە ئەمین ئەمانەتیان پێدراوە لە ژێر دەسەڵاتی فتوحاتی ئیسلامی من لە مەسەلەی بنەماڵەی ساسانی پێیان بڵێ فارسیە ئەمە شتێکە لە ڕووی مێژووی پێم وایە شتێکی ڕاز نییە دروستیش نییە ئەمانە ئێرانین ئەنی گەلانی ئێران بە کورتەوە بە فارستۆ بە نازەمچی ساسانیە گەلانی ئێریا ساسانیش بڕۆ سەر مەسەلەن تەبەری ئبن الئەثیر ئەوانە وەکو کە باز لە دامەزرێنەی دەوڵەتەکان دەکاردە شێری بابکان وەکو کورد مامەڵی لەگەڵدا کاردی ئەردەوانی پێنجەم نامەی بۆ دەنێرێ بڕۆ ئەی کوردی گەورە بوو لە خێمەی کوردان چێ ڕێگای بە تۆ داوە تاز بخەیتە سەر و شار دروستکەی ینی وەکو کورد پێ دەڵێ کوردی بەڵام ئێمە شەرمان بەخۆیە کورد بە گەورە دابنین پێمانەوە بێ ئەمە لایەن لای دووەمیان ئبن بەڵقی لە فارزنامەدا دەڵێ وەکانە شەوکەت جێش ساسانین من الکورد ینی جێشەکەت ئەوەیە ئاینەکەت زەردەشتیە ئەگەر بەهم پێدانەکان بێ لە ناو مەناتیقی کوردەکاندا سەری هەڵداوە بنە ماڵەکە ئەوە دیارە دوژمنەکەت پێ دەڵێ کە تۆ کوردی ئەی من نازانم بۆ ئەمە بۆ ئەوەی لێ بکەن بێمەوە سەر پرسیارەکەت مەسەلەی مانەوەی پاژماوە ئەگەر من دایمەن لە جەدەلدا بوومە لەگە مامۆستا بە ڕێزەکانیشم بە تایبەتی دکتۆر حسامەدین نەقشبەندی مەسەلەن دەیوت من دەڵێم لە ڕووباری فڕاتەوە لە ڕووباری دیزلەوە بەو لەوە زیاتر کورد لەسەر ئاینی مەسیحی بووە لەسەر ئاینی پەرستنی مەسیح بووە باکووری کوردستان زائیدەن غەربی ڕووباری دیزلە ئەوەی تری زەردەشتی بووە بەڵام لەوێن دەرەوە تاوەکو دەگەیتەوە کو ئەرتەشگای زەردەشتی کو پەرستگای زەردەشتی کو مانەوەیان کا کتێبەکانیان نەماون بەڵام بۆ دیارە وەکو ئاهلی کتاب مامەڵەیان لەگەڵدا نەکراوە لە بەرامبەردا جالیاتی مەسیحی سیرکرد لە هەولێر ماوە لە بادینان ماوە لە شارە کوردەکانی باکوور ماوە ئەنی تاوەکو ئێستاکە ماوە کەواتەوەکو ئاهلی کتاب مامەڵەیان لەگەڵدا کراوە بۆیە پرسیارەکەی تو ئەوەیە ینی مەسەلەی فەتحی ژاخود ئینە فەتەحنا لەکە فەتحەن موبین ئەمە بۆ ئەم سوورەتە ئەو ئاەتە پیرۆزە قورانە بۆ فەتحی مەکە هاتووە گەڕانەوەیەتی بۆ زێدی خۆی زێدی باب و باپیری خۆی کە لێوە دەرکراوە ئەنی بۆ نمونە پێغەمبەری خوددا کاتی لەشکرەکەی ئوسامە بن زەید دەنێرێ بۆ تەبوک چی پێ دەڵێ بڕۆ ئەرزی شام دێشەکەت بە ئەرزی شام و بگەڕێەوە ناڵێ بڕۆ فەتحیکە بەڵێ مامۆستا کامەران ئەمە دوجار ئەبێتە هۆی جەدەل لە دروستکردن لە ناو مێژوودا مەسلەی ئەوەی کە ئێمەگە سەردەمی مێژووی ئیسلام وەرەگرن بە تایبەتی سەردەمی فتوحاتی ئیسلامی لە دوای جەنگی قادسیە 15 کۆچی و 16 کۆچی و بەرەو نەهاوەند و هەردوو دەسەڵات و نفوزی ژێردەسەڵاتی بێزەنتیەکان کە ڕۆژ ئاوا یا باکووری کوردستانی ئێستا بگرێتەوە و نفوزی ساسانیەکان ئەوەی کە کوردستانی ئێستا باشوور و بەشێکی زۆری ڕۆژهەڵات بگرێتەوە ئایا ئەمانە بوونەتەن جەدەلی ناو باس و بابەتە مێژوویەکان بۆ سەردەمی فتوحاتی ئیسلامی کە تا چەند فتوحاتی ئیسلامی یا فاتیحە مسلمانەکان توانیوانە مامەڵەی ئەهلی کتاب و غەیری ئەهلی کتاب لەگەڵ خەڵکی ئەم ناوچانەدا بکەن خۆی ئێمە دەبێت پێش شتێک کە ئەهلی کتاب دیارە ینی مەسیحی و یەهودیەکان بوون لە ڕابردوودا
وەکو ئەهلی کتاب مامەڵیان لەگە کراوە ڕێڕەوە مێژوویەکانی ژوامان پێ دەڵێ ئەوەی کە ڕزگەر جێگەی زەدەل و ئیشکالێتە ئایا لەگەڵ مەجووسیان لە بڵین لەگەڵ زەرادەشتیەکانی چۆکە ئەهلی کتاب مامەڵیان لەگەڵ کراوەیان نامەی کە سن و بیم سنەتە ئەهل کتاب و عامل و معهم معاملة أهل الكتاب أما بأندازيك قصر دايق بك لا بلازيري لفتوح البلدان باسي لي ودكا ما نوي يزيد كان ما نوي زرادشت كانش لا قرني دو موسم وتنانات شوارمي هزريج لمنطقة شيا أو منطقانيكا زيجاي نفوزيانا نشاني أويك أمانة أقربيتو إما وردكاري ورقتني دوزي شمان لا بردستانا بي بس ما نويان لبيني شر ولا بيني جزية ولا بيني مسلمان بون لبيني مسلمان نبون ئەگەتی بینی شوان کردوێ شەڕیشیان لەگەڵ نەکراوە بە ناچاری چکە ماونەتەوە لە ژێر حکومەکەی ئەو زیاتر ئەومان پێ دەڵێ کە ئەگەر بێت و ئێمە نەگەی بینە ئەم بەڵگە بە قووەتەی کە بە فاتیحە مسلمانەکان و دواتر حکومڕانە کانی خلافەتی ئومەویەکان و عەباسیەکان بە شێوەی ئەهلی کتابیش مامەڵەیان لەگەڵ نەکراون بەس کە مانەوەیان لە منتیقەکان مانەوەیان لە وجودەکان خۆ نامەی وەبزانم دکتۆرایەکەی مامۆستا ئەحمەد میرزایە لەسەر ئیقلیمی جیبال ئیتر پێکهاتەیەکی زۆر باشی زەرادەشتی لەو منتیقانە لە شارەکانی نەهاوەند و دینەوەر و خەسری شیرن و ماس بەدان و ئەمانە ڕوون دەکاتەوە کە ژمارەیەکی باشی لە کەمینەی زەرادەشتی تێدا بووە تاوەکو بدايتي قرني شوارمي هجريجدا ام حالتمان بۆ دروست دەکە بەڵام ئەمەی کە لە تاریخدا ڕێگەی زەدەلیان زەدەلنی خۆی گرفتێکە ئێمە دو ئاگاداری ئەوەی بین لە تاریخە شارێک لە لای مؤرخێکی ئەگەر عنوەتەن بێ لە لای مؤرخێککە ئەگەر سولحەن بێ ئەگەر ئەو جیاوازیە هەبێ لە لای مێژوو نووسەکان ئەم جیاوازیە باگراوندی نەبووە زێتر سەنەدە تاریخیەکەی بووە مەسەرەن ئەم لە دوای 200 لە دوای 300 کاتێکە هاتووە تاریخی فتوحاتی ئیسلامی نووسیوەتەوە لە ڕێگای ڕیوایەت و سەرچاوە شەفەیەکانەوە گەڕاوە بە معلوماتێک و تەزیلی کردووە لە لای خۆی بەبێ ئەن قەزد بووە مەسەن گوتویانە لەم شارەی مقاومە بەو شێوەی بووە تەزیلی کردووە شارێککە مقاومە بەو شێوە نەبوو سڵح بووە تەزیلی کردووە یان ئەگەر مێژوو نووسێککە ڕێی جیاوازی هەبوو بێ هەردووچیان دوو مێژوو نووسی مسلمان بوون و هیچ ئەجندایەکی فکری و سیاسی لەم بۆ چوونە جیاوازیانەدا نەبووە واتە حالەتێکی تاریخی تەبیعی وەریان گرتووە بەڵام ئەمە دواترە لە سەدەی بیستەمە کاتێک کە سیراعی ئایدۆلۆژی سەر هەڵەدا ئەمەی کە شارێک بە عنوەتەنە بە ئاشتیە یاخود بە شەڕە تێکەڵاوی کۆمەڵێک ملمولانەی سیاسی و ئایدۆلۆژی دەبێ واتە ئەم جیاوازی لەناو مێژوو نووسانی کۆندا حالەتێکی زۆر نۆرماڵ و تەبیعی بووە لەکن مێژوو نووسانی دوای حرەکەتی ئیستشراق ئەم مۆزوع زۆر هات و وردە ئەم حالەتە زوڵێندرا لە لای مێژوو نووسانی کۆن بۆ چوونی جیاواز لەسەر شێوازی فەتحی شارێک کە چەندە شەڕی بەسەردا زاڵ بووە چەندە سڵحی بەسەردا زاڵ بووە حالەتێکی تەبیعیە بوو ئەمە نیشانەی مسلمان بوون و کافر بوون نیشانەی زۆر دەشەکان شەر هاتون لەوانەوە گرتووە بەڵام تەوزیفکردنەکەی بە شێوازێکی ترە بەس مشرقین کە هاتوون ئەمە جارێککە شڕۆڤەیان کردوتەوە لێکدانەوەی چوان بۆ کردەوە بەشێک لە لێکدانەوەکان بۆتە ئیستیفزازی کەسە مسلمانەکە بۆتە ئیستیفزازی مەلایەکەی لێرەوە بەریەکەوتن دروست بووە دەنا مێژوو نووسی کۆن بە حالەتێکی زۆر تەبیعی ئەم معلوماتانیان نەقڵ کردووە بەڵێ کەواتە دکتۆر شوان سەرچاوە بەهێزەکانی نووسینەوەی ئەم مێژووە و ئەم باس و بابەتەی کە ئەو جەدەلەی ئەمڕۆ ئەهێنرێتەکایەوە ئەبێ ئێمە زیاتر یا ئەوەی کە ئەوترێ بە شێوەیەکی گشتی یا بە شێوەیەکی زانستی و بابەتی کە ئەتیماد یەکرێتە سەر یعنی جەخت لەسەر چ لە سەرچاوەکان بکرێتەوە کە ئێمە بگەڕێنەوە بە ئەوی وەکو خۆت ئێستەوت ئەمە ئەم سەرچاوە مێژویانە دیسان تەوزیف کرابێ بە پاشخان و دنیابینێکی ئایدۆلۆژی و فکری ئەبێ بۆ کورد بۆی بۆ پێداویستی قۆناغە مێژوویەکەی و بۆ پێداویستی ڕۆشنبیری و بۆ پێداویستی ئاکادیمیەکان زیاتر جەخت لە کام سەرچاوانە بکرێتەوە بۆ باسکردن لەم باس و بابەتانە و هێنانە دەرەوەی ئەو باس و جەدەلانەی کە زۆر جار ڕێگەیەکی نالۆژیکی و نامەوزوعی وەرەگرێت بێگمان دراسەکردنی تاریخی ئیسلام یاخود مێژووی کورد لە سەردەمی ئیسلامدا بەتایبەتی سەرەتاکان و سەدەکانی ناوەڕاست بەر لە هەموو شتێک دەبیگەڕێتەوە سەر مەسادری تاریخی مەسادری ئەسیل واتە ئەو مەزدەرانەی لە سەردەمی کۆنەوە نووسراون ئەمە سەرچاوی یەکەمی تۆیە کەرستەی یەکەمی تۆ بۆ نووسینەوەی مێژوو ئینجا دێتە سەرەوە مەسادیرەکان یاخود دێتە سەر مەراجعەکان کە لە سەردەمی نوێ و هاوچەرخدا نووسراونەتەوە هەروەها لە زمنی ئەوانەشدا چ ناوخۆیەکان بن چ عەرەبیەکان بن چ گەلوونەتەوەکانی تر هەتا بە سەرچاوەکانی یاخود ئەو کتێبانە یاخود ئەو نووسەر ئەو بڵاوکراوانەی کە ڕۆژهەڵات ناسەکانی نووسیویانێتەوە واتە بەیەکەوە بەڵام مەزدەری ئەساسی تۆ بۆ زانینی ئەو کاتە بۆ دراسەکردنی ئەو کاتە
لە دراسەکردنی مێژووی ئیسلامدا مەسادرە و مەسادرش مەسەلەن لە تاریخی ئیسلامدا شتێکی خۆشتر هەیە لەوەی کە دراسە دەکرێت لە بوار لە سەردەمەکانی ترداویش ئەوەیە مەسەن کە تۆ بتێ لە فتوحات قسە بکەیت کۆمەڵک مەسادر هەیە تایبەتە بە فتوحات بتوێت لەسەر ئەشخاص قسە بکەیت کۆمەڵک مەسادر هەیە لەسەر ئەشخاص بتوێت لەسەر بولدانی و جوگرافیا قسە بکەیت دەت کۆمەڵێک کتێب هەیە تایبەتە بەو بوارە ئیتر بەو شێوازە تەسنیف کراوە بەڵام ئەمە لە مەسادرە ئەسیلەکاندا بەڵام هەندێک لە مێژوو نووسەکان کاتێک قسە لەسەر ئەم جەدەل و ئەرگومنتانە ئەکەن بەشێکی زۆری هەروەکو مامۆستا کامەران وتی وە جەنابیش هاوڕای لەگەڵەیە ئەگەڕێنەوە بۆ ئەو تەوزیفکردنەی کە ڕۆژەڵات ناسەکان کردوتایەتی سەرەتا ڕۆژەڵات ناسە ڕووسەکان یعنی بەشێکی زۆری ئەو تەپوتۆزی کە لەسەر ئەم مێژووە ئەنیشێەوە ئەو تارمایانە و ئەو لێڵەی کە دروسە بێ ئەو جەدەلەی کە دروسە بێت و ناکۆکی ئەهێنێتەکایەوە و زۆر جار بەلاڕێداوە بە نابابەتی بووندا ئەیبە ئەیگێرنەوە بە ئەو جۆرە تەوزیفکردنە یعنی پێدوانیە زیاتر ئەوەی کە پێوترێ سەرچاوە ئەسلەکان و لە ناو سەرچاوەشە دوجار دیسان مەرجع ئەسلەکانی شەیە خۆ مەرجعی شەیە لە دوای ئەوە بەڵام ئەکرێ ئێمە پۆلێنی ئەوە بکەین ئەندازەیەک جیاوازی نێوان سەرچاوە خۆرئاوایەکانی ئەوانەی رووسیا و وڵاتانی خۆرئاوا بکەین کە خۆرەڵات ناسەکان نووسیویانە لەگەڵ ئەو سەرچاوانەی کە دیسان دوای سەرچاوەکان کە ئێمە خۆمان پێڵێن مەرجعەکان لە ڕۆژ هەڵاتا کراوە مسلمانەکان نووسیویانە بەڵێ سەرەتا ئەوەی کە پێوەستە بە ڕۆژهەڵات ناسی ئۆریەنتالیزم ینی یەکەمیانەوەیە کە حەق وایە ئەمەدام بە شتێکدا بنێن ئەویش ئەوەی ئێمە خەرزاری ڕۆژ وەکو تراسی ئیسلام وەکو شارستانێتی ئیسلام وەکو قەرزارین بۆیان کە زۆربەی زۆری ئەو مەسادرە ئەسیلانەی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە پێشتر وەکو مەختوتە لەولا کەوت و ئەوان هێناویانەوە بردیان بۆ ئەوروپا و تحقیقیان تێدا کرد و دووبارە ئێمە هێنانەوە جیهانی ئیسلام و یاخود خۆمان چ هێنامانێتەوە ئیسفادەی لێکراوە تەبەکراوە ینی ئەمەیان لەمەیاندا عەقوایە حەق چۆنە وا باس بکرێ ینی سوپاس بکرێتەوە دەگەڕێتەوە سەلایەنەکەی تر چۆنێتی تەوزیفکردنی کاکە ئارەمجان ناکری ئێمە هەموو ڕۆژهەڵات ناسان بە یەک چاو تەماشا بکەین پێمان وایە لەبەرەوەی ئەمە توێژەرێکی ئەو خۆرئاواییە بە چاوێکی خراپ هەموو شتەکانی ئیسلامی نووسیوەتەوە یاخود بابەتەکانی بە شێوەی نەگەتیڤان نووسیوەتەوە لەسەر مێژووی ئیسلام و توراسی ئیسلام و شارستانێتی ئیسلام نابە پێچەوانەوە بەشێکی زۆری ڕۆژهەڵات ناسان بە شێوەیەکی وەکو خۆی یاخود ئەکادیمیانە بابەتەکانیان نووسیوە یان وەکو خۆی نووسیویانەوە ئەمە مانای وانەیە کە بەشێکی تری لێبەدەرە کە زۆرێک لە دەمارگیری و تەعەسوبی هەیە چ بۆ ئاینەکەی خۆی بەرامبەر بە ئاینی تۆ بەرامبەر ئاینی تۆ بێتن ئەم جۆرە تێڕوانینەی هەبێ کە شێوەیەکی نەگەتیڤانە پیشان بدا چۆن وەکو مامۆستا کامەران باسی کرد زۆر جار پیا هەڵدان و دەستنیشانکردنی دەقێک کە لە بەرژەوەندی خۆم بگونجێت و لە بەرژەوەندی تۆ نەگونجێ نەتیجەیەکی نەگەتیڤانەی دەبێتن بە هەمان شێوە ڕۆژهەڵات ناسەکەش هەندێکیان لەوانە متعەسبن دەمارگیر بووینە کە باسییان لە مقدساتی ئیسلام کرد بە شێوەی نەگەتیڤانە باسییان لێوە کردەوە بەڵام بەشی زۆریشان بە شێوەیەکی وا باسییان کردەوە و مەوسوعی باشیان نووسیوە لەسەر ئەو بوارانە لەسەر تاریخ لەسەر توراز لەسەر دین لەسەر کۆمەڵک لە پێکهاتانەیە کە پێوەستە بە شارستانێتی ئیسلام و ناتوانین پێیان بڵێن کە ئەمە ڕۆژهەڵات ناسەکان هەر هەمیان بە شێوەیەکی نەگەتیڤانە نووسیوانەوە بەڵام تەوزیفکردنەکە هەتا لە جیهانی ئیسلامیشدا تو بەشێک لە جیهانی ئیسلامدا کە پەیوەستە بە تەوزیفکردنی توراسی ئیسلام بە شێوە ئاراسی دەکە کە ڕەنگە سوودی بۆ مجتەمەعەکە خۆشی نەیبێ بەڵێ مامۆستا کامەران بەڕای ئێوە ئەم تەوزیفکردنە لە سەرچاوە و لە بڵێن ئەوەی پێوتێ مەزدارەکان و با بڵێن مەرجەعەکان کە لەم دوایاندا ئێمە قسەی لەسەرەکەین بۆ فتوحاتی ئیسلامی لە ناو مێژوودا بە تایبەتیش مێژووی کورد ئەمە ئایا دابەشکاری کۆمەڵاتیە بابە دیوەکی ترا بڵێن دابەشکاری فکری بە دوای خۆیدا هێناوە و ململانی دروست کردووە تۆ پێش شتێکە گەدار بە حرەکەی ڕۆژهەڵات ناسی لە ناوچەی ئێمە دەگەڕێتەوە بۆ سەدەی 90 و سەردەی 18 و ینی هەندە درێژ نییە بۆیە لە سەرتای مۆزوعێنە تەوزیفی سلبی نەبێ دەنا ئێمە بۆ تاریخی ئیسلامی بە تایبەتی قۆناغی فتوحات کەمتر پێویستیمان بە قسەی ڕۆژهەڵات ناسەکانە هەندی کۆمەڵێک مەرجعی باشمان هەیە کەمتر پێویستیمان بەوانە بەڵام دوجار تۆمەتباری شیانەکەن بەوەی کە ئەوان هاتوون یعنی دەستیان خستۆتە ناو داقەکان و تەوزیفیان کردووە ئەوە خراپی خوێنەری ئێمەیە کە لە ڕۆژهەڵات ناسێکەوە حادیسەیەکی مێژووی ئیسلامی وەردەگرێ ناچێت لە مەرجع ئەسڵەکەی خۆی وەریگرێ ئەمە نە خوێندەواری ئێمە گرفتێکە من هەندێک خاڵ دووەستکەم ئەم تەوزیفە ئایدۆلۆژیە گەتۆ تێبینیت کرد بێ لە هەرێمی کوردستاندا لە دوی ڕاپەڕێنیشەوە هێندەی ئەو کەسانەی تێوە خزاون کە خساسیان مێژوو نیە هەر دەتوانم بڵم زۆرێک لە نەبرەی سیاسی و لە نەبرەی سەقافی ئەو مێژوویان خوێندەوەتەوە کەمتر ئەکادیمیەکانی تێوەگلاوە
لە فتوحات ئیسلامی بەهر لەسەر ئیستیفزازەکە بۆ ڕوونکەمەوە ئەم ئیستیفزازە تەنها فتوحاتی ئیسلامی نەگرتوتەوە تا ساڵانێکی زوو لەوانەیە کاگتۆر لە هەشتایەکانیش بەبیرتی بێ بۆی کە چەپەکانمان ئیستیفزاز بکردوایە دەمانگوڵ ڕوس خیانەتی کردووە لە کۆماری مهاباد لەبیرتە کاگتۆر ینی کۆمەڵک مستەلاحات هەبووە مەلای خەتێ بەش نقطە ئیستیفزاز بۆ لە بینی ئیتیجاهێکی دینداری و لەگە ئیتیجاهێکی مقابل بە بەردەوامی ئێمە ئەم مستەلاح فتوحاتی ئیسلامیت لە ضمنی ئەم نقطە ئیستیفزازکەرانە بووە بەڵام چۆن ئەم تەوزیفی ئیستیفزازە دێەوە لە سوارچەوێکی ئەکادمیدا مامەڵی لەگەڵ دەکەی وە چۆن گەڕێنیا حیوارێکی ئیجابی ئەمە بەشێکە لەم حالەتە بەشێکی لەوەدایە کە ئەمە هەمیشە تۆ سەیری ئەیامی بۆ عاسی بکە لە بینی ئەوس و خەزرەجا کە خەریکن خوێنی یەک بڕێژن و دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم پێڕادەکا عەلەیهی سەلات وسەلام ینی بە بەردەوامی دروستبوونەوەی حەقایەتی مێژووی بۆ هێنانەوەی زیندووکردنەوەی سراعاتی ئێستا حالەتێکی تەبیعیە لە ڕووی داوە و ئەم حالەتە ئەگەر تۆ تێبینیت کردبێ ئاسی سەقافەتی تاکەکان ئاسی دڵفراوانی تاکەکان ئاسی تەوزیفی سلبی و ئیجابی تاکەکان ڕۆڵی بینیوە ینی بەڕای تۆ بێ ئێمە بگەڕێنەوە بۆ سیاق مێژوویەکەی خۆی هەتا ئەمڕۆژ لە قەزەی پێگەی ئاین لە دەستوری هەرێمی کوردستان و مۆزوعی علمانیەت مەسن تۆ سەیر بکە هەر لەوانەی ئیتیجای ئیسلامی خۆمان و بۆ خۆشمان چەند جار لەم مینبەرەوە ویستمانە علمانێک ئیستیفزازکەین بەوەی حافەزە سەد علمانی نییە بۆ ونی بەبەردەوامی ئەمەم حارەتانەمانە ئەی فڵان وڵات ئیسلامی نیە ینی ئیستیفزازکردن کە بە نمونەیە کە بەرامبەرەکەی بە من نمونەیە ئەمە حالەتێک ینی ئیستیفزازکردن نمونەیە بەبێ دیراسەیەکی علمی خۆ من لە بەشی دووەمی بەرنامەکە من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایەکێ بەشی دووەم دێمە سەر ئەو پرسیارانە ئەگەر لەسەر ئەم تەوەرەی بەرنامەکەم تەوەرانەی ئێستا باسمان کرد بە کورتی شتێکە دەبێت دوا قسەتکەی من تەنها بۆ دو قسە ئەمە دەڵێم ینی کە تۆ کەسێک هەر لە زمانی ئەو ئیستیفزازە ئەوم زۆر تاوا دەکەم کە تۆ بە کەسێک دەڵێ ئەی نمونونەکەت علمانی فڵان وڵات نییە دەبێت تۆ سەبری لێ بگری ئایا ئەو بە نوێنەری خۆی دەزانێت تاواکوی سەزەکە یاننا بەرامبەرەکەشی دەهەوە ئەم پێستەمان بە گفتوگۆیەکە هەم نمونونەکانی یەکترمان قبول بێ و هەم ئەم حرەکەتە تاریخیە ڕۆژانە بە چاوی یەکتردانە دەینەوە و لێرەوە خوێندنەوەی تاریخ خزمەت بە ئێستا و ئایندە بکە بۆ پێکەوە ژیان بەڵێ دکتۆر شوان شتێکت مابوو لەسەر قسەکانی مامۆستا کامەرانم تەواو بەڵام ئەوەی کە ئێمە زۆر جار چوەکو باحث چوەکو مجتەمع چوەکو داعیە ئیسلامی چوەکو لایەنەکەی تری بەرامبەریش دائما کەوتوینەتە بەر دید و بۆچوونی بیرمەندانی عەرەبی تورکی نازانم چی ینی ئەم تێڕوانینەوە لێ دەکە مەسەڵەن کە تۆ ڕوئیاکی باز لە ڕۆژهەڵات ناسی دەکەی لەبەرەوەی ڕوئیای بەشێکی زۆر لە مفەکرینی تازەی عەرەب ڕوئیاکی نەگەتیڤانەیە ینی پێی وایە کە خۆی باسی ئیسلامی کردو خۆی خاوەنی ئیسلامە خۆی خاوەنی عەرەبە خۆی خاوەنی شارستانێتەکەی ئیسلامیشە بۆ یەکسەر بە شێوەیەکی ڕەتفعل سەیری ئەو بابەتە دەکا من و تۆش دەبی چاوی لێ بکەین ینی ئەم مخاطبەی ئێمەی پێکا ئێمە ئەم دیک برازەرە ئەم برا گەورەی ئەوان دەبی کۆتایی پێبێ ئەلمانیەکی کوردی بە مسلمانێکی کوردی بە ینی لەگە مجتەمەعی خۆت دەجا مجتەمەعەکەت کوردە فارسە عەرەبە چیە ینی شتێک نەبێت تۆ مستعمل بێ و دووبارە بیانی لێرە تەوزیفێکی بەسە منیدا بفرۆشەوە ینی ئەمە وا دەکاتن کە تۆ بەو شێوەبی دەتوانێت حیوارەشی هادف حیوارەشی هادێ بتوانین وا بکەین باشترین سوود بۆ مجتەمەعەکەی خۆمان لە حاڵی ئێستا لە ڕابردوومان وەربگرین ینی ئەمە پەیامی منە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر شوان عوسمان مامۆستای زانکۆ و نووسەری کتێبی پرۆسەی بە ئیسلامکردنی کورد سپاس بۆ مامۆستا کامەران مامۆستای زانکۆ و شارەزا لە مێژووی ئیسلام و کورد بێگومان دکتۆرتەوەری بەرنامەکەمان پەیوەستە بە پرۆسەی فتوحاتی ئیسلامی و پرۆسەی بە ئیسلامکردنی مسلمانبوونی کورد ئێمە کاریگەریەکانی وەرەگرین لە بەشی دووەمی بەرنامەکەدا کاریگەریەکانی و ئەو دەرهاویشتانە وەردەگرین کە کاریگەری فتوحاتی ئیسلامی لە ژینگە و واقعی هەرێمی کوردستان یا واقعی ناوچە کوردیەکانی ڕابردووە دروستی کردووە سپاس بۆ ئامادەبوونتان وەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا تا بەشی دووەم بەخۆی گەورە و میرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ